ئەم بەیانیە خۆشەویستان بابەتێکم نووسی لەسەر مەسەلەی ئەوە بەشێکی زانیاری بوو هەژماری من کە پاڤڵ و قوبار لەگەڵ مەسعود بارزانیان ڕێکن لەسەر هەژماری من. ئەو بابەتە لە خوار ئەم لایڤەوە هەیە، ئەتوانن کە هەر کەس بێوێ ئەتوانێت بیخوێنێتەوە بابەتەکە بۆی تێبگات. خۆشەویستان، لە ساڵی 60ەکانەوە لە برایم ئەحمەوە با بڵێن کە هەتاوەکو ئێستای سەردەمی پاڤڵ و قوبات ئەمیشێتی لەگەڵ خەڵکی کوردستانە درۆی کردووە لە عیلاقە بە شەڕ دژی پارتی و بنەماڵەی بارزانی. هەمیشە خەڵکە ناڕازیەکانیان بەکارهێناوە لە پێناوی ئەوەیە کە فشار لە پارتی و بنەماڵەی بارزانی کەن بۆی کە ئەو داوایی کە خۆیان هەیەنە داوای بنەماڵی و داوای بەژۆندی تایبەت و ئالەم بابەتانە بۆ ئەوەی کە بەدی بهێنن. من لە میلەتی خۆمان تێناگەم ڕاستیەکەی تەبیعەتی ماسی هەیە، دوێنەی خێرا بیرەچێتەوە، پێرەی بیرەچێتەوە، بە هەزاران تەجروبەی لەسەر یەکداناوە کەچی کاتێکە زانی لە مەجارێکی ترا ئاچێتەوە ناو هەمان یاری و هەمان گەمەی پێکرێتەوە لە واقع. ئەمە بەخۆی کارەساتێک ئەو خەڵکەی ئێمە دەستی نەسوتاوە، یا با بڵێم هەزاران جار دەستی سوتاوە، بەڵام دیسان هێشتا هەر تەجروبە لەوە ناکات. ئێسایشی لەگەڵا بێ ئەم ماوەیە کام هەموو شتاکراوانە منەم زانی کار هەموو ئەمانە درۆ دەلەسەیە، هیچی ڕەتی بە واقعەوە نیە لە حەقیقەتە. هەر کاتێ کە ئەم یەکێتیە لە 60ەکانەوە توانی بێتی خەڵکی بەکارهێناوە بۆ ئەو شتانەی کە خۆی ویستوێتی کە بەدەستی هێناوە چۆتەوە بە دەرگای ماڵی مەلام سەفا و بۆتۆ بە پیاوی ماڵی مەلام سەفا. برایم ئەحمەد لە 60ەکانە کە دژایەتی بنەماڵەی بارزانی کرد، چونکە خۆی پیاوێکی هیچ دەبارە نەبوو بوو، هەستا ڕایکرد بۆ لەندەن. کشەکەی خۆی یا بە برای بە جەلال تاڵەبانی، جەلال تاڵەبانیش هەتاوەکو بوو بە سەرۆ کۆمار با بڵێن شەڕی بنەماڵەی بارزانی کرد، دەیان هەزار کەسی کوشت، دەیان هەزار ئینسانی یا بە کوشت بە ناوی ئەوە کە بنەماڵەی بارزانی ئەمەن و ئەوەن و ئەوەن. لە دواییشە هەمومان بینیمان کە هەرێمی کوردستانی تەسلیمی پارتی و بنەماڵەی بارزانی کرد، خۆی بۆ تەسبیحات چووە بەغا، لە پاشان لەسەر گۆڕەکەی بەلام سەفا باش لە بیری مێ کە لەو نووسینەیشان نووسیمەوە، جا بۆیە ئەمانش نووسینەکان بە قسە ئەڵێمەوە لەبەرەوەی کورد زیاتر گوێگرێ یا زیاتر حەزەکە گوێی لە قسە بێ، نەک پشتێ تااقەتی خوێندنەوە ئالەم بابەتانێ بێ. جاگە کورد خوێنەر بووایە خۆ ڕۆژگاری ئێمە ئاوای لێ ناها بەڕاستی. من لە بیری مێ لەسەر گۆڕەکەی مەلام سەفا ئەوە چاناکەی خستبووە سەر گۆچانەکەی و اینجا ئەیوتی یەکەمین هەڵەی سیاسی من ئەوە بوو کە لە ساڵی 60ەکانە وازم لە ڕێبازی بارزانی و مەلام سەفا هێنا. ئەوە یەکەم هەڵەی سیاسی من بوو کە کردم. لە ساڵی 60ەکانەوە برای مەحموود جەلال تاڵەبانی فیتنەیەکیان لە کوردستانە دروست کردووە بە ناوی دژایەتی بنەماڵەی بارزانیەوە، هەتا ئێستا خەڵکی کوردستان پێوەیە ناڵێن. عەزیزانی من، بەدەیان هەزار ئینسان کوژرا، بەدەیان هەزار دایک جەرگی سووتا، بە هەزاران خوشک بێبرا بوو، بە فیک و فاتوفیت و قسەی قۆڕ و درۆ دەلەسەی جەلال تاڵەبانی و یەکێتی لە دواییشە ئەچنەوە بنەوە بە پیاوی پارتی بنەماڵەی بارزانی. لە 92 تاوەکو لە 91 تاوەکو 96 وانە خوێنی کوردیان ڕشت، لە دوایە بوون بە شەریکە دەست باشە، هەمویان بوون بە ملیارد لەسەر حسابی ئەو خەڵک. باشە بەڕێزە، ئەمە ئەخلاق و ئەتوارەکانی ئەمانەیە. لە دواییە هەر لەویا جەلال تاڵەبانی وتی لە ساڵی 59 من نوێنەری یەکێتی قوتابیانی عێراق بووم، چوون بۆ مۆسکۆ، لەوێ هەواڵی مەلام سەفام پرسی، وتم لەکوێ ئەمێ بچمە خزمەتی، وەڵا شوقەکەیان پێوتم کە چووم لە دەرگای شوقەکەممە، کاتێکم زانی مەلام سەفا خۆی دەرگاکەی بۆ کردمەوە، کە مەلام سەفام بینی لە خۆشیە یەکسەر ئاوا لەسەر خۆشم و بورامەوە، کە بورامەوە مەلام سەفا بەدەستی پیرۆزی ئاوا ئاوی کرد بە دەم و چاومە، ئینجارە باش بوومەوە بە ئاوی سارد کە مەلام سەکرێ بە دەم و چاویە. باشە کاکە، لە دوای چی؟ لە دوای بە کوژدانی هەزاران هەزار ئینسانی ئەم کۆمەڵگایی ئێمە. باشە خۆشەویستانی من، ئەمە ماهیەتی ئەمانێ. ئەو جەلال تاڵەبانیە خۆی هەمووتان لەبیرتانە کۆڵان بە کۆڵان و جادە بە جادە ئەگەڕا، ئەوی دەنگ بۆن بە کاک مەسعود بارزانی بۆ سەرۆکی ئێسا و ئایندەی کوردستان. بۆچی ئەمەتان بیچۆتەوە ئێوە؟ بۆچی کۆمەڵی خەڵکی بەناو ئۆپۆزیسیۆن لە سلێمانیە دانیشتون دوای ئەمانە کەوتون خەریکی قسەی قۆڕ و قسەی هیچ و پوچکردن، ئەچن لە تیڤەکەی یەکێتیەوە خەریکی قسەی زلزلند قسەی ئەماکەن. ئێوە ئەتانەوێ یەکێتی بەکاربێنن؟ وەڵای لەچی لێ نایەن بابە، با چیەکەن ئێوە کاک؟ خۆ لە بیرمان نەچۆتەوە برای من. مەگەر قوبات تاڵەبانی چەندین ساڵە شەریکە دزی بنەماڵەی بارزانی نییە؟ جانتا هەڵکاکەم مەحموود سەنگاوی خۆی پێ ئەڵێ جانتا هەڵگری، ئەڵێ ئێمە تۆ نەدەبووی جانتا هەڵگریت و جانتا هەڵگریت.
هینی مەسعود بارزانی شەریکە دزە لەگەڵ یا کاکەجیان یعنی ئێوە ئەم ڕاستیانتان بۆچی خراپی دەچێتەوە ئێوە چ میلەتێکن بەڕاستی کاکە یا خەڵکانە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە وەڵای ئێمە ئۆپۆزیسیۆنین و ئەمە ئاوا بێکێتی ئاوا نازانم چ ئێوە شەرم ناکەن کاکە ئەچن بە پارەی یەکێتی خەریکی کاری ئۆپۆزیسیۆن نییە بە پارەی پارتی خۆ بیمان نەچێتەوە کاکە ئەم یاریکردنیش ئێوەم عادەمەیەک ئەم جەماعەتە یەکێتیە کاکە ئێوە دژی بنەماڵەی بازانی نیکێتی لە شەسەکانەوە ئێوە شەڕی بنەماڵەی بازانیەکەن لە پێناوی پۆس و پلە و پارە و ئالم بابەتانەیە لە شاخی شاشەڕی ئەمان تەرەکە بۆی خۆتان یەکەم بن شەڕەکان ئەمە بوو بەڕاستی خۆ شانسەباشمان بینی چوو بۆ لای مەسعود بارزانی سێکە ئاوا بۆی چەمایەوە تۆقەی لەگەڵا کرد کاکە خۆ بینیمان چوو حکومەتی لەگەڵا دروست کرد باشە ئێوە دوجار هەر هەمووتان ئەچنەوە بۆ لای بنەماڵەی بازانی ئەچتە سەر گۆڕی بەلام سەفا کاکە کەڵکانتان کە هەزاران گولەی ناو بە بنەماڵەی بازانیەوە لە دواییە چۆ سەر گۆڕەکەی بەلام سەفا کاکە ژیان کە خۆیان بە شاعیر و نووسەر و ئالەم بابەتان نازانن هەمووتان زانیشی ئالەم برای شیرینم ئەمە ڕاستیە ئەمە پافڵی جەلال تاڵەبانی خۆی دانیشۆ لە تەلەڤیزیۆنەوە ئەڵێ کاک مەسعود مامی گەورەمە لەبەرەوەی کودەتاکەی نێشێوان بازرگانی کودەتاکەی بۆ کرد باشە کاکە ئەڵێ کاک مەسعود مامی گەورەمە 16 جار چوون بۆ لای نەیەشۆ بیبینم کاک مەسعود باشە کاکە ژیان ئەمە کەی ئەخلاقی سیاسیە کاکە ژیان دانیشی کاکێ وەڵای ئەبێ ئێستا ئێمە دوعاکەین کاکە خوایە بۆ خاتری پێغەمبەر وامان لێ نەکەی هەموو مەبسیسە گۆڕی مەلام سەفا کاکە ئەبێ ئێستا ئێمە ئەو دوعایە بکەین هەموو ئەمانە پیری عاقیبە شەڕن کاکە ژیان دەیان ساڵ شەڕی بنەماڵەی بازانیەکەن خەڵگە خەڵەتیان قسەی زل و قسەی قۆڕەکەن لە دوایش ئەچتە سەر گۆڕی بەلام سەفا لای پارتی و ئەواکەن ئێوە کاکە شەریکە دزی پارتی و بنەماڵەی بازانی من تێناگەم خەڵک بۆ لەوە تێناگا لە ساڵی 91 و 92 پارتی و یەکێتی بە یەکەوە شەریکە دزت لە باشووری کوردستانە کاکە چ جیاوازێکیان هەیە ئێوە ئێستا دانیشن وەڵا کاکە یەکێتی و ئەمە یەکێتی بەجدێت چی بەجدێتی کاکە وەڵڵا برای محمود دروی کرد جەلال تاڵەبانی دروی کرد نۆشان سەفات دروی کرد فەرید عەبدولقاهر کاکە فەرید عەبدولقاهر ئێستا خۆ خەریکەش نەبا بۆ ئەگەر پارتی بێژ نیشان بۆ ئەبا فەرید عەبدولقاهر کاکە خۆ هەر فەریدون بوو قارەمانی شەڕی ناوخۆ بوو کاکە ئایلەوە خۆ هەر مەلا بەختیار بوو قارەمانی شەڕی ناوخۆ بوو لە دواییە هەموویان نیەن ساڵانەیە کوڕی خەڵک بەکوژ ئەدەن لە دواییش ئاچنەوە بۆ لای بۆ دەرگاکەی ماڵی مەلام سەفا ئەبنەوە بە پیاوی ئەوان ئەمە ڕاستیەکەیەتی کاکە ئیتر بەسە درۆکردن لەگەڵ ئەم عالەمەیە بەسە ئیتر کە کۆمەڵی خەڵک کە گوایە قەڵەمی بەدەسەوەیە و لە مەنتیقەی سێبانیە دانیشێ کۆمەڵێش دەکا ئاکاکە بە بنەماڵی بازانی ئەوە چ جیاوازیەکی لەگەڵ یەکێتیایە کاکە بنەماڵی بازانی چ جیاوازیەکیە کاکە مەگەر بەیەکەوە نین ئەم هەموو ساڵە بەیەکەوە کاکە مەگەر ئەم سەرۆک و ئەو جێگرەکەی نییە مەگەر شێخ جەعفەر جێگری نێشیرەوان بازانی نییە کاکە مەگەر خوبات جێگری مەسعود بازانی نییە ئایلەوە مەگەر ئێوە وەزیر و گزیتان نییە ماڵتان ئەوە بێ پاڤڵ ئەڵێ چیم بەڕاستی هەڵەبجە هیچی بۆ نەکراوەمە هەموو ساڵە پاڤڵ چێ بۆیکە کاکە دایکم بۆیکە ئایلەوە هەڵەبجە خۆ تۆ حاکمی تەیە کاکە خۆ محافیزەکەی هی تۆیە شارەوانی هی تۆیە دار و بەردیهینی تۆیە لە هەڵەبجەیە ئەی هاوار تۆ بە کێڵی ئەڵێ کەسیش بۆ هەڵەبجە ناکە لە سار ڕۆژی هەڵەبجەیە چێ بۆیکە دایکم بۆیکە یا باوکم بۆیکە قسەی قۆڕ ئێوە خۆتان شارەکە بەدەست خۆتانەوەێ بابە لە نەوەیەکەوە یەکێتی نانیشتیمانی لە هەڵەبجەیە باڵادەستە لە سێمانیە باڵادەستە لە گەرمیان ڕانیە قەڵاچێ باڵادەستە سامانی ئەمیلەتە ئەجزێ شەو نییە دەیان ملیۆن دۆلاری دەست نەکەوێت لە نەوت و غاز و دار و بەرد و ئادەم بابەتانم کەسی پاپاڵ پێ عیب نییە کاکە هیچ شتێ بۆ هەڵەبجە کێ بۆیکە کاکە کێ بۆیکە ئایلەوە خۆ کاکە مەسعود و مەسعود بارزانین بە بەڕێوەبەری هەڵەبجەنین خۆ ئەوان ئاخای سلێمانی نین کاکە ئێوە ئاخای سلێمانی و هەڵەبجەن ئێوە مەسعولن ئەبێ ئێوە بۆیکەن بۆچی ئێوە دانیشن شەریکە دزیەکە لەگە بنەماڵەی بازانیەکەن و دای شەعتانەیە بۆ خۆتان پەڕێنەوە وەڵاوە بنەماڵەی بازانی بۆی ناکەم ئەی قوبات بۆ نەیکردووە قوبات جێگری نەبووە کاکە ئەی بەرهەم ساڵە سەرۆکی حکومەت نەبوو کاکی خۆی کۆسە سەرۆکی حکومەت نەبوو عومەر فەتاح سەرۆکی حکومەت نەبووە ئەی خۆتان بۆچی نایکرد بۆ هەڵەبجە بۆ نەتان کرد بۆ خەڵکی سلێمانی زەحمەت نەبێ ها ئەم دۆ دەلەسەیە چییە دانیشنە قسە قۆڕانەکەن کۆمەڵی خەڵکی گەلحوو گەمژەی ئینتەلاکەی دانیشێ هەر لە خۆ قساکە یا لە بێکتان بۆ ئەڵێ شتیوانیە کاکە لە دێگەڵە بەملاوە هەر چێبێ یەکێتی لێ بەرپرسە کاکە یەکێتی حاکمی مطلقی ئەو مەنتیقەیە ڕەبتی بە پارتی و بنەماڵەی بازانیەوە نییە باشە بڕۆسێری هەولیر کە لەگەڵ زوانای ناسیتەوە بەڵام سلێمانی وێرانە و کاولەیە هەرچی عەرزە هەیە دزیوتانە هەموو کەلار و گەرمیانتان دزی ئێوە کاکە
چیتان کردووە ئێمە لە پێنجوێن دەیان شەهیدمان هەیە لە ڕزەکان یەکێتیە چیتان بۆ شاری پێنجوێن کردووە زەحمەت نەبێ کام جادەی قیری کام جادەوبانی کام کۆڵانی کام کارگەی کام چیتان بۆ شارە کردووە زەحمەت نەبێ هیچ کەچیانە چی وڵا کاکە هیچ بۆ هەڵەبجە نەکراوە هەی لۆ قسە قۆڕە هێ بۆچی بۆی ناکەی کاکە خۆ تێڵاو تێ نەبڕاوە زەحمەت نەبێ بۆچی بۆی ناکەی بۆ پارەکەی ئەجزی بەڵام خۆ هیچی بۆ ناکەی بۆ هەڵەبجە بۆ سلێمانی و ئالەم بابەتانە ئەتێ بڵێ ئەتێ بڵێ وڵا کاکە پارتی هیچ ناکە بۆ هەڵەبجە مەسرور سەرۆکی حکومەتە بۆیە نایکا ئەی خۆ 92 کۆسە سەرۆکی حکومەت بوو خۆ بەرهەم ساڵە چەند ساڵ سەرۆکی حکومەت بوو خۆ عومەر فەتاح چەند ساڵ سەرۆکی حکومەت بوو خۆ ئێوە هەمیشە جێگر بوون لەگەڵیانە قسە قۆڕە بۆ چیەکە نێوە کاکە والله عزیزانی ئارام ئەحمەد پاڤڵ و قوباد لەگەڵ مەسرورە ڕێکەوتنیان کردووە کە ڕازین بە هەژماری من تەنها یەک ڕێگەیە ئەویش دادگای فیدراڵی ڕێگری لەو ڕێکەوتنە بکاو نەهێڵێ ئەگینا ڕێکەوتون تەواو کاکە عیبە کۆمەڵێ خەڵک چەند ساڵە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن کەچی ئێستا چوتە سەنگەری یەکێتیەوە دژی پارتی و بنەماڵەی بازانی ئەوە بێشەرەفیە بچیتە سەنگەری بنەماڵەی بازانیشەوە دژی یەکێتی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە دژی ئەم دوانەیە چونکە یەکێتی و پارتی دوو تاکی یەک جوود پێڵاوی شڕن کە مەسئولن لە هەچی نەکبەتی و بەدبەختی و چاڕەشی هەیە کە بەسەر گەلی ئێمە هاتووە لە باشووری کوردستانە تەواو ئەمە ئەسی مۆزوعەکەیە ئەمە ڕاستیەکەیەتی لەبەرەوە کۆمەڵەشت هەیە کە من دوای ناکەوم حکمەتێکی تایە من ئەمانە باشە ناسم کاکە من ئەمانە باشە ناسم من یەکێتی و پارتی باشە ناسم من ناسمە سەنگەری یەکێتیەوە دژی بنەماڵەی بازانی چونکە ئەزانم یەکێتی ئەم فرۆشێ دوایی درۆ لە سەسەکانەوە درۆکە من ناسمە سەنگەری بنەماڵەی بازانی دژی یەکێتی چونکە ئەزانم ئەم فرۆشێ ئەوانە هەمویان کلک و گوێی یەکترن کاکە لە پێناوی مەسلحەت و بەژەوەندی خۆیانە شەڕەکەن والله خۆشەویستان یەکێتی لەگەڵ پارتیە شەڕی نییە لەگەڵ بنەماڵەی بازانیە شەڕی نییە ئەو شەڕەی کە هەیەی بۆ پارەیە بۆ پۆستە بۆ بەژەوەندی بنەماڵەکەی خۆیانە والله شەڕی ئەمانە نە لەسەر کارەبایە نە لەسەر موچەیە نە لەسەر ژیانی خەڵکە نە لەسەر نازانم ڕێگەوبان لەسەر هیچ شتێک نییە درۆکن ئەمانە ئێوە تاکەی بڕۆ بەم هەموو ساختە چیەکەن بەم هەموو دەست بڕاکەن ئێوە کاکە تاکە ئێوە بڕۆ بەماناکە ئەی هاوار ئێوە چی میلەتێکن بۆ خاتی پێغەمبەر باشە والله زەلام هەیە خۆشەویستان 25 ساڵە دژی یەکێتیە کەسی چۆن سەنگەری یەکێتیەوە ئەوە کاکە یەکێتیەوە کات و ئەوەیەکەوەکە داوەشی بۆ خاتی پێغەمبەر بۆچی بەشەرێکی باشە ئەم کە لەسەرەی ئێوە چیتایە ئەی هاوار ئێوە بۆچی ئەگەر مەسەلە پارە نییە بۆ خێرا ئاوا ئەگۆڕێن ئێوە ئەگەر بەژەوەندیتان نییە بۆ خێرا ئاوا ئەگۆڕێن یەکێتی بێش چییە دژی بنەماڵەی بازاری بۆتانکە یادانێ بۆی نردوم کاکە وەڵا پاوڵ زیرەکە بۆچی زیرەکە کاکە ئەها چەند مانگ بەر لە ئێستا ئەڵێ یەکێتی بەشدای هەڵبژاردنەکان ناکە هەزیەکی پاوڵ نییە کاکە ئێران دادگای فیدراڵی کوت لە شیعەکانی سەر بە ئێران لەگەڵ پاوڵە لە بەغا کۆبوونەوەیان کردووە وتوانە ئێمە ئەمە ئەکەین دادگای فیدراڵی ئاوا ئەکەین ئەمە ئەکەین ئەواکەین دژی پارتی بەڵام دوجار پارتی بە هەڵبژاردننی بەشدای هەڵبژاردنەکان ناکە ئەگەر ئەمە وەزەکان ئاوا بێ پاوڵ قسەکانی ئەوانی هێناوە کردوێتی ئەیلەوە قسەکانی ئەوانێ خۆی نییە بە بەغا وتوانە کاکە ژێڕێک ئەمە قسەی ئیطلاعاتە قسەی ئێرانە قسەی کوت لە شیعەکانە لە بەغا قسەی دادگای فیدراڵیە هەموو کەسی ئەوەیە زانی ئەگەر تۆ بێ دادگای فیدراڵیەوە ئەم هەموو بێنەوە بەرەیە بەرامبەر بە پارتی بکەی پارتی بەشدای هەڵبژاردنەکان ناکە خۆمە حکمەتی تیانە بەڕاستی خۆمە داهێنانی تیانە کاکە ئەمە ڕاستیەکەیەتی لەبەرەوە خۆشەویستان من کات ناگرم ئەوە لەسەر ئیشم شوێنەکەشم ئاوایە چونکە تۆ سەری ئەو ئەخلاقەکە دەستگای زانیاری دژە ترۆر هەڵساون ئەم ڕسمانەی من کە لە شوێنی ئیشیا لەم لاولەلایە ڤیدۆ لایڤەکەمەوە چون گەڕاون بزانێکن لەکوێ قەتعەیە دەرەکەوێ شتێ دەرەکەوێ بۆ بزانین ئارام ئەحمەدەکوێ ئارام ئەحمەد بۆ چێک ئەوە هەبەڵە بجێی کاکتۆ ئارام ئەحمەد بۆ چێ بە قوربانە بم ئەی کوژی ئەی کوژی کاکە گوو بە شەرەفی پارتی و یەکێتی ئەگەر ئەمڕۆ نەمکوژن باشە گوو بە شەرەفتان ئەگەر ئەمڕۆ نەمکوژن دوو لە ڕێ ئەو کەسێکە گوێی لێمەوەیە ئەگەر نەمکوژن بەس پیاونین بەس مەرداتی تێدانیە باش بیزانین هەندێکەش ئەڵە چی ئارام ئەحمەد تۆ ئەوە نەوتایە شەڵا کورد نەبوومە کورە وەڵای ئێسەیش ئەڵێم کاکەوە فەلسەفەیە من وتومە بە فەلسەفەی ئێوە لێ تێناگەن بە قوربانێ بم شەڵا کورد نەبوومایە شەڵا هاوخوێنی بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی بازانی نەبوومایە شەڵا خوێنم لە خوێنی نازام چی وایە بەس کورد نەبوومە کورد چی بە ئێمە بەخشیوە کاکە کورە بە کورد خواش ناوێ کورد کاکە لەبەرەوەی ئەو نە دزوو درۆزنە بۆ پارە هەموو شێگەکە خوا بەخوای خۆی کوردی ناوێ بۆیە دەرەوەی مێژوو دایناوە کاکە بۆیە هیچ کەسێک نایەوێ باسی شیەکە نێوە کاکە گیان
باشی چیەکەن کاکە لەم ئەوروپایە دوو کورد بە یەکەوە بێڕەکان لە یەکترە باشە ئەو شوقەی ئەو بەری من ئەگەر یەک ژنی کوردی تیابێ باشە هەزاران ژنی نێتەوەکانێکی تیابێ بەس یەک ژنی کوردی تیابێ ئەم عایلەی کە لەم بەرەوە کوردن چاوێن لێتی ئەگەر پیاە بچێ بۆ لای ئەو ماڵە ئەرە وەڵا ئەو چوو بۆ لای ژنەکە ئەرە بە قورئانەوە بۆ سێکس چوو ئەرە وەڵاوە بۆ لای ئەو چوو بەڵام هەزاران پیا خۆی کا بە هەزاران ماڵی نمونە مەغریبیە عەرەبا تورکا فارسا هۆڵەندیا کوردەکە قسە ناکە بە چای لە کوردەکەی بە چای لە عایلەی کوردەکەی بابا بیزان هەموو کورد خەریکی سوکاتیکردنە بە یەکتر بۆ ئاگاداریتان ئەوە کەی کەلتورە ئێوە هەتانە ئەوە کەی فەرهەنگی ئێوە هەتانە کاکە بۆم پێم نەوتن تم لە مەسبەحە لەو ئەمی سەردامە بەدەیان ژن خەریکی مەلەکردنە کەچی هەتیوێکی کورد کامێ بدەن ژوورە بەدزیەوە ڕسمی ژنێکی گرتبوو کە مەسبەحە خۆیشوە ژنی کورد بەس بۆ ژنە کوردەکە چوو بە ڕسمی گرتبوو نەک ژنەکانی تر ئەو هەموو ژنەی هۆڵەندی تا یەک لێک ناسک و جوانتر بوو تۆ بەس بۆ ژنە کوردەکەچی ڕسمێگری بێ قیمەت هەر لەبەرەوەی کوردە لەبەرەوە کورد خەنجەرە لە پشتی خۆیان من کورد باشە ناسم کورد ئیسلامیەکەی درۆکە کۆمۆنیستەکەی درۆکە نەتەوەپەرستەکەی درۆکە وەڵڵا کورد تێ هەڵدراوی دەرەوەی مێژووە با باش ڕاستی بزان لەبەرەوەی بنەماڵی بارزانی هەیە لەبەرەوەی بنەماڵی تاڵەبانی هەیە لەبەرەوەی برای مەحموود و نوشوا مصەفا و فەیدون عەبدولقاهار و نازانم فڵان و فیسار و پاڤڵ و قوبات و شاناز ئەی هاوار شاناز لە سێمانیە ئاگرینە و ڕۆزەکاتەوە شانازە دز شانازە لە ژنی لەتیفە بەندا و دز مام ڕۆسەم ئەڵێ سێ نازانم کینیان گرتووە ئەمەی سینیە نازانم کوێیە وەلحاڵ ئەو کاتە بە 2 ملیۆن دینارە چەنێ بەرەڵایان کردوون 2 ملیۆنێک حسابەکەی لەتیفی ئاوازای جا تاڵەبانی لە بریتانیا یعنی دەلا تاڵەبانیش هەر ئەو کات خەریکی پارەکۆ کردووە بۆ جلا تاڵەبانیش با باش ئەو ڕاستی بزان کورەمانە هەمووی درۆزنە نەمانە کاکە کورە فەقیریان لەو شاخ و داخە ئەیا بەکوشت خۆشی خەریکی پارەکۆ کردەوە بۆ لەگەڵ لەتیف و شاناز و هێرە و ئالەم بابەتانەیە یۆ شەرم کەن کاکە عیبە عیبیتر بەسە بەس باوەڕ بە پارتی و یەکێتی مەکەن کاکە یەکێتی و پارتی وتیان خوا هەیە نەعوذ بالله بڵێن درۆیە نییە باشە ئەگەر وتیان نییە بڵێن بەخوا هەیە هاوا قەت باوەڕ بە یەکێتی و پارتی مەکەن وتیان ماس پیە سێ بەسێ تەڵاق و قورئان خۆن بن ئەشەو بیلا ماس ئەوتە هەیە هەر ڕۆژ بووە با باش بیزان قەت بڕوایان پێ نەکەن ئەمانە درۆکەن لەگەڵ خەڵکانین لەگەڵ ئێوەدانین لەگەڵ موچەی خەڵکانین هەمووی بازرگانیتان پێوەکەن هەموو گاڵتەتان پێەکەن گاڵتە بە شعور و بە عەقڵتانەکەن یەکێتی لە پارتی سەخیفترە پارتی لە یەکێتی سەخیفترە ئەمانە بێقیمەتن ئەمانە بێشەرەفن عەزیزانی ئارام ئەحمەد وەڵڵا ئەمانە لەگەڵ خوایشە ڕاستگۆنین لەگەڵ خوایشە ئەمانە ڕاستگۆنین قەسەم بەخوا با باش بیزان تەواو مەشنە سەنگەری ئەمانەوە کاکە مەشتە سەنگەری ئەمانەوە کۆمەڵ و یەکگرتوو بەهینن ئۆپۆزیسیۆنن ئۆپۆزیسیۆنی کوا هەیە لە باشووری کوردستانە کامەیە ئۆپۆزیسیۆن کاکە هەمووی بە پارەی یەکێتی و پارتی کارەکە بە قوربانتان بم هەموو بە پارەی ئەوە کارەکە ئەگەر من بمەوێ بەیانی لە سێمانیە داعانیشم و کۆمەڵ شتەکەم و ئارام مەحموود ئەی ڕوخێنم و ئەی تەڕەماشێنم و هیچیش نێمەشی درۆیە باشە لە ژێریشەوە کلکم گرێداوە باچی چیەکەنێوە کاکە عاقڵ بن عاقڵ بدە هەرا وەڵا ئەوەش بەرهەمی ئەم بەیانیە بوو جام بەیانیە بۆیە ئاوا قسەم بۆیت هەنگوین و گوێزم خواردووە جاکە هەنگوین و گوێزە خۆی بێنن خۆشەویستە ئاوە بە خۆی ساف و پێگەت قسە بۆیت بۆیە ئازیزان منی تر کاتان ناگرم هیوادارم کە زۆر باش بن ئەمە ڕاستیەکانە بڕوا بەمانە مەکەن یەکێتی و پارتی هەردووکیان یەک باڵندن بەڵام هینە بە دوو باڵەکەی خۆیانەوە یعنی دوو باڵی یەک باڵندن شتێکی تر نین ئەمانە بڕوایان پێ نەکەن بە حەیاتی باشە بڕوایان پێ نەکەن یەکێتی دابنیشێ بڵێ ئەمەوە شیوان نییە کاکە یەکێتی ئەم شەڕانەی کەیکا لە پێناوی ئەیەکە بەیانی مەسعود بازانی بڵێ کاکە پاڤڵ وەرە بۆ لام پاڤڵ یەکسەر ڕاکە بڵێ مەسعود بازانی بۆیە بچەمێتەوە یا قوبەڵ بڕەوە ئەمە هەمووی بۆ ئەوەیە کاکە هەمووی بۆ ئەوەیە زۆر وردەکاری هەیە ببوون لەسەر لیست و میست و ئەوانە شان لە کاتی خۆی بۆ باسەکەم پەلە مەکەن خەتەکە ئەزانم نێچیرەوان بازانی پاڤڵ و قوبات نێچیر خەتێکە لە ناو پارتیە لەگەڵ پاڤڵ و قوبات ڕێکە خەڵکی تریشەیە پیاوی پاڤڵ نێچیرەوان بازانیە ئێستا لەگەڵ پاڤڵ و قوباتی شەخەریکی ئەمە لە ئەوروپایشە ئەو شتانە هەیە ئاگام لیانە لە هەر هەمویان ئاگام لە خشەی مار و مێرووە باش بیزان ئەرەوەڵە مێتی کاتان ناگرم خۆشەویستان ئەوانە کۆمەڵی ڕاستی بوو کە پێم وتن بە نووسینیش لە خوار ئەم لایڤەوە کردومە نووسیمە عەفو بیخوێننەوە وەگوێژ لەم قسانە بگن بۆیش ئەم قسانم کرد چونکە ئەزانم ئێوە حەسان لە قسەکردنە حەسان لە خوێندنەوە شت نییە
دەبڕن خواتان لەگەڵ و خوا پێغەمبەر پشت و پەنای ئینسانە شەریف و پاکەکان بێ خوا پێغەمبەر ڕووی سەرانی پارتی بێشێتی ڕەشکە وەکو بنەمەنجەڵی لادێ دەبڕن